هەمووش خۆشحاڵین کاتی نۆلاتە منداڵە چاوگۆشەکان ئەم ڕۆژ باز لە مەلەکردن و سودەکانی مەلەکردن دەکەن. منداڵە خۆشەویستەکان بۆ ئەوەی مەلەیەکی تەندروست و سەلامەت بکەی پێویستە سەرەتا کەلوپەلی مەلەکردن لەگەڵ خۆت ببەیت بۆ مەلەوانگە. پێش مەلەکردن پێویستە جلوبەرگی مەلەکردن لەبەر بکەی، پاشان بەکارهێنانی کەلوپەلی مەلەکردن، هەروەها بەر لەوەی بچیتە ناو مەلەوانگە پێویستە خۆت بشۆی و پێیەکانت تەعقیم بکەیت. بەرزبوونەوەی هێزی ماسوولەکان جوولەی ماسوولەکان بەبێ ئەوەی ئێسپەکانمان ئازاد پێ بدات بەنابردنی ڕێژەیەکی زۆری چەوری دەستەمان هەموو نەرمیان دەوێت کەمبوونەوەی چەوری لە لەشمان دوورکەوتنەوە لە پێکان لە کاتی مەلەکردن لە یەک کاتژمێردا 500 کلۆری دەسووتێت. بما أسودم خدن في شمع مردم بما
لای زۆربەمان ئاشکرا مەلەکردن چەندین سوودی هەیە، بەڵام بوونی چەندین میکرۆب و بەکتریای زیان بەخش لەو ئاوانەی مەلەی تێدا دەکرێت ئەگەری توشبوون بە چەند نەخۆشێک زیاد دەکات. پسپۆڕانی تەندروستی ئاماژە بەوە دەکەن کە ئاوی چەم و ڕووبارەکان چەندین بەکتریا و میکرۆبی زیان بەخشی تێدایە کە ئەگەری توشبوون بە چەند نەخۆشێک زیاد دەکات، لەوانە نەخۆشیەکانی پێست و کۆئەندامی هەرس. ئەو پسپۆڕانە ئاماژە بەوەش دەکەن کە ئاوی مەلەوانگەکانیش هەرچەند بە مادەی کلۆر پاک کراونەتەوە، بەڵام هەندێک میکرۆب و بەکتریای زیان بەخشان تێدا کە بە کلۆر لەناو ناچن. پسپۆڕەکان ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن کە پێش مەلەکردن و دوای مەلەکردن خۆیان بشۆن بۆ ئەوەی لە مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی پێست بەتایبەت بەدوور بن. هەروەها ئاگاداری ئەوە بن کە ئاوی مەلەوانگە و چەم و ڕووبارەکان نەچێتە دەمیانەوە، چونکە لەو ڕێگەیەوە ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی کۆئەندامی هەرس زیاد دەکات. کاتێک چوون بۆ مەلەوانگا منداڵان جێی تایبەتی خۆیانێ و بەچوون بۆ دەی قوڵەکە مەترسی دەکرێتە سەرشیان. وەرزشکردن بە شێوەیەکی گشتی سوودی زۆرە. هەمیشە خاوەن لەشێکی تەندروست دەبێت، بەڵام بێگومان زۆری وەرزشەکە کاریگەری لەسەر لەش دەگۆڕێت. ئەگەر تۆ بە دوای ڕاهێنانێکی خۆش و بە چێژ دەگەڕێت، لە هەمان کاتدا سوودت پێ بگەێنێت لە هەموو ڕوویەکەوە ئازارەکانی لەشکەم بکاتەوە، ئەوە مەلەکردن هەڵبژێرە. مەلەکردن بە شێوەیەکی زۆر خێراتر لە وەرزشەکانی کێشدا دەبەزێنێت. تەنها نیو کاژمێر مەلەکردن لەشت بڕی 576 کالۆری دەسووتێنێت. ئەمەش ڕێژەیەکی زۆر زیاترە وەک لەو کەسانی ڕاکردن ئەنجام دەدەن. مەلەکردن دەبێتە هۆی کەمکردنەوەی خەمۆکی و ئازاری سەر و قەلەقی، چونکە بەپێی توێژینەوەکان 168 ئەو کەسانەی مەلە دەکەن هەست بە ئارامی دەرونیان دەکەن. مەلەکردن باشترینە بۆ نەهێشتنی بێتاقەتی و گەشانەوە و لابردنی خەمۆکی، هەتا ئەگەر بە تەواویش شارەزانە بیت و لە ڕاهێنانیشدا بێت. ئەگەر لە شولارێکی ڕێک و ئاساییت دەوێت، ئەوە مەلە بکە، چونکە بەرگریکردن و کێبڕکەی ئاو هێزی زۆر زیاتری دەوێت، وەک لەگەڵ هەوا ماسوولکەکان بەهێز دەکات. لە کاتی مەلەکردندا کێش زۆر کەم دەکات، ئەمەش قورسایی لەسەر ئێسک و ماسوولکەکان کەم دەکاتەوە. بۆ ئەو کەسانش بەسوودا کە کێشەی نەخۆشیەکانی ئێسک و هەوکردن و بڕبڕەکانیان هەیە. مەلەکردن یەکێکە لەو ڕاهێنانەی سیستەمی خەو ڕێک دەخات و زۆر خەوت لێ دەخات شەوانە. مەلەکردن ئاستی چالاکی خوێن دەپارێزێت و ڕێژەی شەکرەی خوێن ڕێک دەخاتەوە و لە خوێندا و کۆرسترۆلی لەش کەم دەکاتەوە. هەروەها دەتپارێزێت لە نەخۆشەکانی دڵ و مۆخ. ناڵە خۆشەویستەکان، ئەمەتان لێبیر نەچێت. کاتێک چوون بۆ سەیران لەگەڵ خێزانەکانتان لە خۆڕا مەچن بۆ ناو ئاوەکە.
ماڵ